وەختتان وەخێر ئومیدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئەکسەریەتە ئێوە لەناوە کۆمەڵگایم کوردەوارە تەکە بڕێک لە کارەکتەرەکانە ناوە فەرهەنگە عامیانە و ئەقڵە سەلیمە کوردی ئاشنان. بۆ مساڵێەوە بارها بیستێکتانە کە شعریان دروست کردێگە دەرمەوردە گوێ درێژێک کە گویا چەتە ئەدا بە ملیانە و ساحێوەکە بە گوێ درێژەکە ێژێت پەلەکە وەگەرنە چەتە ئەمانوات. بە گوێ درێژ جوواوەدات و کە بۆ من هیچ فەرقێ ناکە چ کەرە تۆ بم چ کەرە دز یا نەقڵەکەن لەو منتەقەی جوانڕۆ کاورایە چوو بۆ بنێشت. ئەوسا خەڵک هاوینان ئەچوو بنێشتیە کرد. کارە بنێشتکردنیش کارێکی شاق بوو. یەکێک لەوانە دروستکردنە هەڕەگ یا قڕ بوو بۆ کۆچەڵە بەسی و چوونە دامنەی کەژ و هەڕگەکەیان ئەگرت و بە گوێ درێژەیان هاوردە سەر. معمولەن ئەوانەیش کە ئەچوون بۆ بنێشت پوڵێکیان قەرزە کرد، کەژێکیان ئەگرت بە ئیجارە و بنێشتیانە کرد. ژن کابرایە هەڕگێکی فرەی گرتبوو نیابووی لەسەر شانە گوێ درێژێ. بارەکە قورس بوو گوێ درێژەکە نەچوو بەڕێوە، هەروتی هەچە کەرەکەم تەکانی نەخوارد، بۆ قوروان و ساقەی تەکانی نەخوارد. لە ئاخرەوتی ناڕۆی بخۆ تا بزانم پاییزێ کێوەن لە حەقی قەرزە، من ئەوەن یا تۆ ئەوەن. ئێمە هیچ وەخت مراجعەیەک ناکەین بە گوزەشتەی خۆمان. ئێمە هیچ وەخت سەرێک نادەین و بە ڕۆژگاران لە دەستچوو، بە ڕۆژگارانێک کە ئینتەرتەیمنت بە شێوەی شەبەکەهای ئیجتیماعی و ئینتەرنەتی و ماهوارەیی نەبوو. مردم جەمەون لە دەورە یەکتری، لە دەورە چراوێک و نەقڵە زەندگی گوزەشتەیانە کرد. با من وە بیرتان بێرمەوە لەم جەریانە کۆرۆنا وا دەوڵەتە ئێرانی خەریکە بە فەعالینە جامعەیە مەدەنی و ڕەهبەرانە حیزبە سیاسی و مۆعتەمدین و پزیشکان و نخبە و نخاڵە خەڵکە کاتە ماڵۆ کە خەڵک کۆنترۆڵکە و ئەم جارەیش بتوانێت پرۆژەکەی خۆی بواتە سەر و ئامین و سەلیم دەوڵەتە ئێرانی بواتە ناوە فازە سەوەم. خراپ نییە وردە حەکایەت و بیرە مردم بێری تۆ ئیستەیش کە مردم خزیاگنە گۆشەی ماڵ و بەتایبەتی لە کوردەوارەدا گیرکراو لەلایەن کۆرپۆرێشنە ئێرانی و لە کوردەوارەدا گیرکراو لەلایەن کۆرپۆرێشنە عێراقیوە. ئەوانەی وە ئاسایش و پاراستن کردگنیە ماڵ و تۆقاندگنی و خەڵکەکە ئەتۆقیت و فیلمیان بۆ دروستەکەن کاورایە تفەکاتەقەی دەستگیری دەرگایەک و شەرت بێ هەمووتان تووشی کۆرۆناکەم. سەناریۆهای مناڵانەیە کە مامرە کۆریاگیش لە ناوە قاولەمە تێرێتە پێکەنین بۆ خاتری ئەوەی کە ئەم جارەیان شتێ بە ناوە کۆرۆنا بنیانیان هەڵنەتەکێنێت. بۆچە ئەتەفاقی کەفتەگەم. ئەوسا لە ئامریکا دەورانە بەردەداری دوونەوە بەردە بوون. دوونەوە بەردە من بۆیە دەسم برد بۆ ئەقڵە سەلیمە کوردی تا بگەمە سەرە ئامانەی کە لە فرەجێگەیەکی دنیا تاقی کریاگەسۆ ڕاوەتە ئاغاونەوەکەر و ئەوانەیش تەوزی هەداتەوە، بەڵام دوونەوە بەردە بوو. دوونەوە کۆیلە بوو لە ئەمریکا. کۆیلە ڕەشەکان دوو دەسە بوون. دەسەیەکیان کۆیلەی ماڵ بوون، خانەزاد بوون. دیکتانە حیزبی دموکرات وەختێگەرێکی قسە بکایەژی ئێمە پاشخوانین، ئاوانەی کوردی پاڕاو قسەکەن پاشخوان بەکارەوان پاشخوان وم پاشخوانی قاسم بوون، پاشخوانی قازی محەمەدی، یانێ شتە ئەسڵیە خۆشەکە ئەو خواردگێسی
ئەوەی وایشێ فڕێ بەی بیکەیتە بەرە سەگ و پشیلە ئێمە خەریکی نێخۆین ئەوە پێژن پاشخوان یەکێکیشی کۆیلەی ناو زەوی بوو جوتیاریانە کرد بۆ ئەرباب ئەوانەی کە لە ناوە ماڵا بوون خۆیانیان بەرتر ئەدی بە کۆیلەکانە ناو مەزرعە چون هەرچی ئەربابەی خوارد ئەمانیش پاشخوانەکەیان ئەخوارد هەرچنێ ئەرباب گەرمی بوایە ئەوانیش گەرمیان بوو ئەوان لە هەر ئەو ماڵ و دیوەخان و حەوز و سەرسەراژیانیان ئەکرد کە ئەرباب ئەیکرد ئەوانیش لە هەمان ماڵ ئەخەفتن کە ئەرباب ئەخەفت لەذا لە مەنزەرە ئەوان و هەر بەڵاوێکە بۆ ئەرباب بەهاتایە بۆ ئەوان هات ئەرباب نەخۆشکەوتایە گشتیان نەخۆشەکەوتن لەبەر خاتری وەی خوانەکە ئەرباب شتێکی لێبێت خوانەکە ئاغا شتێکی لێبێت ئەگەر ماڵەکە درزێکی تێبکەوتایە ئەوان لەرزیان تێکەوت بەر لە ئەرباب نەوادا سەقفەکە داڕمێ گەرماکە بەسەر سەرمانەوە نەمێنێت ئەگەر مەحسوڵە کشاوەرزیەکە کەم وایە ئەوان خەفەتیانە خوارد نە ئەرباب بەر لە ئەرباب بۆ خاترەوەی نەوادا پاشخوانەکە نەمێنی باوکەی گیان چی بکەین ئەگەر پاشخوانەکە نەمێنی تەمام قودرەتیشیان ئەوە بوو بێژن لباسەکانە بەرە ئێمە فەرقە کاتەکەنەوە کەرەکانە ناوە زەویە لباسە تەمیزیان نەکردە بەریان تازەیان نەکردە بەریان ئەرباب بۆ شەخصیەتە خۆی مەشای لباسە تازەی بکردایەتە بەرە ئەمان ئەرباب بۆ حساو کتاوە خۆی مەشای سەوادی فێرە ئەمانە بکردایە لەبەر خاتروێ بنووسن و بخوێن و حسی و کتێوە دەستیان وێت خلاصە نۆکەرە ماڵ کۆیلەی ماڵ ڕەشە ماڵ فەرقیە کردە کە ڕەشت دەرا ڕەشە ماڵ لە ئەرباب نادروستر بوو لە ئەرباب خوێڕیتر بوو بۆ ئەرباب یعنی خۆ ئەو نێهێشت کە ئەرباب ئەربابی نەکا ڕەشە ناو ماڵ بوو کە ئەگەر کۆیلەیەکی سەر زەوی دەربچوایە بە ئەربابی ئەوت 100 زەربە شەلاقی لێبە 3 ڕۆژ بەبەر خۆرۆ دایبنی با بیۆتۆ دەرسە عیبرەتە ما بەقیە ڕەشەکان ڕەشن ناوە ماڵ بوو پاچەی ما بەقیە گرت شەلاقی ئەگر بەدەستۆ ئەیدا لە ڕەشەکانتر ئەگەر ماڵە ئەرباب ئاگری بگرتایە کۆتەکەی بەریان دەرهاورد و خامۆشیانە کرد ئەروم ماڵمان ئاگری گرتەکە نۆکەرەکان ئەرباب لە ناوە ماڵە ئەمما ئەوانەی ناوە ماڵ تعدادێکی کەم بوون ئەوانەی کە لەسەر زەوی کاریانە کرد فرە بوون ئەوانەی سەر زەوی خۆراکە سەگ و مامرو و پشیلەکانە ئەربابیانشیان دەست نەکەوت لباسەکانیان دڕیاک بوو لە پەچە و تەوێڵە و ئەو جۆرەشتانە خەفتن بەهداشتیانە و گەرمایان نەو ساعتە کاریەکی فرە و فراوانیان بوو حەجێکیان نەو لەذا ئەوان بۆیان مهم نەبوو ئەمما نۆکەرە ناو ماڵ ئەگەر بتوتایە بێ بچین ئینقلاب بکەین ئەو ئینقلاب بەرالەیەک چێ بکەین باوکەی گیان دەی بڕۆینە کوێ کوێ هەز لەگرا خۆشتر پاڵمان داگەسە و ژێرە کولەر و نانە خۆش و مامرە خۆش و پاشخوانە خۆش و ماڵە خۆش و تەبیعەتە خۆش و بۆ کوێ بڕۆم چیم گەرەکە لەمە زیاتر لباسم گەرەکە ئەربابم دات تێ نانم گەرەکە ئەربابم دات تێ ماڵە گەورەم گەرەکە وام تێ ئاژنم گەرەکە بۆ مەخوازێ پیاکم گەرەکە پێم ئەدا بۆ کوێ بڕۆم غەڵەتە کرد ئەگەر کەسێ فکری بکردایەتەوەشێ ئینقلاب بکەیت و بەی لەم ئەربابە سەگ بابە بیکوژی ئەوەڵین کەسێک ئەچوو خەوەری ئەدا بە ئەرباب
وتەوتەئەکەی سەرکوبە کرد کاورای ڕەش بوو. لذا کاورای ڕەش بە سرفە ئەمەی کە پێسی ڕەش بوو دەردە کاورای سەرزەمینە دەرک ناکرد، چون بوو بە پاشخوان خوارە ئەرباب پاشخوان خوەر وەکو ئەمانەی ئەحزاب بەکاریەوەن لە توو لە عمریانە پاشخوان باز و گنەمانە تێمە سەریان. بەڵام بچوایتە بتوتەیە بە کۆیلەیەکی ناو مەزرعە بدوتایە بێباین قلاب بکەین ئەیوتکەین بدوتایە ئێمە توانین ئەرباب بکوژین ئەیوزوو کەبابیکەین بدوتایە بێبا دەرچین فکری نەیەکردو بۆ کوێ و هەر کوێی تر بڕۆین لەگرا خۆشترە لەم وەزیەتە خۆشترە بەمرمیش لە پاوی کوشتنە ئەربابە لەم وەزیەتە خۆشترە. لەحزەیە چاو قشێن نۆخۆتانە لەحزەیە فکری لێ بکەنەوە بزانن ئەوانەی کە تێن بە ناوە دڵسۆزە ئێوە قسەتان بۆکەن مردمە ئێمە فەقیرن مردمە ئێمە شجام ئەمان دەست نەخوا ئەمنیەتی تیاوێ ناوێ کارێ بکەین هەرچوو مەجبوێ ناوێ کارێ بکەین تۆسعی اقتصادی نەوێت لەگراو سەرمایە گوزاری نێت ناوێ کارە مسلحانە بکەین دەوڵەت ناڕەحەت بوێ ئەزانی کێ ئەم قسانەکە کوردەکانە ناوە ماڵ دەمە قۆپان لە پێیەکان تۆ فکرەکەی چون دەمە قۆپانی کردگە سەپێ وانی کۆ لاو و بەڕێزم و هەفتە خاتە سەرە کەلەماتی کوردە وەکو تۆ نا وەلێ ئەو بە نەزەری ئەو عێراقمان ناوێ و ئەمنیەتی نەوێت و بەڕاستی و ناوێ ئێران ئەمنیەتی نەوێت و ئەو ئێرانە ئێمەس بۆ چون ئەگەر دەوڵەتە جمهوری ئیسلامی نەمێنێت مستەفای هیجری کەس کەری پێوە ناوەسێ ئەگەر دەوڵەتە جمهوری ئیسلامی نەوێت نان باوە عەبدوڵای مۆتەدی کەس نانی پێ نادات مەجبورە لەم ئوروپا ڕاندە تاکسی بوونیشی دەست نەکەفێ لیاقەتی گەرەکە ڕاندە تاکسی بین ناتوانێ ئەویشە بکە. تەوەجۆ بکەن ئەگەر دەوڵەتە ئێرانی نەوێت ئەگەر بابا ئەمریکا نەوێت بنەماڵەی تاڵەبانی کەس کەریان پێوە ناوەسێتەوە بنەماڵەی تاڵەبانی وەختی ئێژە حکوومەتی حەلیم بەڕاستی دەستکەوتێکی گەورەیە بۆ خۆی دەستکەوتە گەورەس بۆتە دەستکەوتە گەورە نییە ئەو لە خۆی ئەشێوێت ماڵەکەی ئەربابە نەیگەرەکە ئاگر بگرێ بەڵام خەڵکێژێ ئەو حکوومەتە حەلیمەت وە چەپەی نەیوێ ئاگر بچوو پەی شەماڵ لە پەیوێ ئاگر بچوو لی شەماڵ لە پەیوێ. فعال جامعەی مەدەنی تۆ فکر ئەەکەی دڵە بۆ جامعە ئەسوودێ من وەختی تۆ ئەدەمە بەرە پرسیار ئێژم فعال جامعەی مەدەنی ئابان مانگ لەکوێ بوو وا لەکوێ فعال جامعەی مەدەنی وەختی لە مەریوان و لە جوانڕۆ و لە کرماشانە خەڵک دریا بەرە گولە هاڕیا لە ناو خیابانە سەیلاتە خوێن هەڵسیا ئەم گەواد باوکە لەکوێ بوو کەیوت بەڕاستی ئێمە ئیشی ترفدار و خشونەت نەوین ئەو جنازانە بەبێ خشونەت بکێشنە دواوە ئامارە کوژیاگەکانیان نەدا چون ئەمانە ترفدارە خشونەت نییان تند و تیژی نییان ئێمە کوردین باکلاسین لە تند و تیژی قینمان دێ لەزا وەختی لێمان ئەدەن خوێنمانە کەفە خیابان ئەکەفێ ئەو ئینسانێکی گەنە تند و تیژە ئێمە تند و تیژ نییەین. بۆ کەسێکیان نهات دەرمۆردە کوژیاگەکانە ئابان قسە بکە بۆ کەسێکیان کاسەی سواڵی نەگرتە دەسۆ بۆ جنازەکانیان وا تەحویل نەئەدریان و 20 میلیۆن تمەنیان گەرەکە بۆ هەر جنازە
بۆ ئەوانەی وا ئیستە زندانین و کەس نازانێوا لەکوێ ئەمانەی کە ئمڕۆ کاسەی سواڵیان کرد کەسە دەس و ماسکتێرن و شار ئاوپاشیەکەن و میکرۆب لێمان لەدا نەتۆپین و باوکەڕ و شارە جوانڕۆ گەوا و باوکە جامعەی مەدەنی خانەی ئەربابیە تۆس لەو شارە جوانڕۆ گەوا باوک تۆ ئەچیتە فەرمانداری و تۆ ئەچیتە بەخشداری و زندان زندانە تۆس و پۆمپە بنزینەکە بنزینەکەوە تۆ ئەدات و تۆ گەرمەتە لە پای سۆبەی سپای پاسداران و بەیتە ڕاهبەریە لە تەنورە انتخاباتە شرکەتەکەی گەوا باوک بۆیە ئیستە وای تێکسەگەر کەسە دەسۆ سەمپاشی دەر و دیوارەکەی تیاڵ دەریاک نەتۆپی وەی باوکەیان شارەکەمان خراونەوەی ئەکسەریەتە غاڵەبە 95% شارە جوانڕۆ برسیە تەواو ساڵ هاڕیاگە تەجاوز پێکریاگە تەواو ساڵ لە مڵک و زەمین و خاک و ئاوی خۆی دەرکریاگە دانێنریاگە سەریۆ بەناوە مەأمور کۆرپۆریشنە ئێرانی و تەعاونی ئێرانی بە بات و مەدات و ملیسەریا نۆتۆقی دەربێ هاڕێت پڕ لە یەک دنیا حەسرەت و هاڕیان و تەنگدەستی و ئارزووی بەربات چووگ و ئینسانیەتی لە دەست چووگ ناتوانێت پیاوەتی بکات قسەی خۆشی بۆ نایە چون پوونیە لە گیرفانیا چون ئوفق و ئایندەیەکی نییە محبەتی نییە چون پوونیە لە گیرفانیا خاڵۆیەتی بکا و مامۆیەتی بکات ئامۆزاگی بکات دەرگای دەرماڵەکەی داخستکە با کەس نەیوێنێت پەینەوە بەبێ پوڵی و بە دەردەداری و بە هاڕیاگی و بەبێ ئێرادەگی وەکو توفاڵەیەک تفکریاگەسە گۆشەیەک هەرچی ئێرادەسلی سنیاگەسۆ سەبڕۆ پێی بێژە بێ دەرچین نایژێ جوان ڕۆ خۆشە قەڵای جوان ڕۆ سەرەوە هاڵانی نایژی ژی بۆ کوێ دەرچین بڕۆینە هەر کوێ لەگرا خۆشترە بڕۆینە زیمبابوێش لەمە خۆشترە با بڕۆین بەڵام بچۆ بە گەماڵ باوکێکی بەچکە جامعەی مەدەنی بێژە با بڕۆینە دەرۆ ژی بڕۆم بۆ کوێ بڕۆم لەمە خۆشتر جوان ڕۆ بەشی لە ئێرانە ئێران خۆشترین وڵاتە دنیاست 4 فەسڵە پوڵەکەی مشەممەرە لە حیچکی و پوڵ دەرنایە وەکو ئێران ئمڕۆ نوشابێ پسێنە سوحابی دۆسیە بەرابەری قیمەت بەڕاستی خۆشە و کۆڵێک بێرە و کۆڵێک بووە 2 ملیۆن بە نەگیرەکە پێ ئەو کۆیلەی ماڵە بچۆ بە مەچەی هیجری بێژە مەچەی هیجری کۆرۆنا ڤیرۆسە سیاسی عەلی خامنەئی قەرارگاهە کۆرۆنای بۆ دانیاگە تۆ داواکەی ڕاهبەرە سیاسیان مەردمیتە بۆ نەزەرت نییە دەرمەوردە کۆرۆنا چووگە نەزەری داگە پەیامە مەچەیە هیجری بەرامبەر بە خەڵکە کوردستان خەڵکی کوردستان و دەستان و ئاوساون ڕۆژی 14 بشۆن و قنکە نەقیبلە و قاتان کەنە ژوور و بەڕاستی و لە ماڵا پاڵکەون و ئەمە مەچەیە هیجری ئەیدا خوا نەکە ئامان لێمانی مەشێون کاکە تۆ نەفەسە لە جێگەی گەرم تێتە دەر بە توند و تیژی کار ناچێتە سەر مار بە قسەی خۆش لە کون تێتە دەر مەچەی هێژری تۆ ئەو تفەنگە بۆ کردگەسە لە عەقمە شۆڕە کردگەسە و لە کۆیە پاڵە داگەسە و عەبەی مۆتەدی و عەلی زادە و خاڵەی عەزیزی و تۆ بۆ پاڵە داگەسە و کڵاشینکۆفێکی ژەنگە ناوێزانە دەرەقمە کردەگە لاوە ئێمە شەڕمان و نەمان ناکەین دەی ئەوە موشەکیان تێمان گرت بۆیە ڕاسانمان نەما ئەمە قسەی کێز ئەمە قسەی نۆکەرێکە وا لە ماڵە ئەربابە پاشخوانە ئەربابەخوا بچێ بۆ کوێ چۆن نەخۆی بیشێوێنێ بۆ کارە لە ڕەدیکاڵ بکە کۆیە لە دەست بە کوێ لە دەست بە چی بکە
ئەو ئیستە کۆیەی هەسوو مەقڕی هەسوو پوتێت و نانەدات و خەڵک پێشە مەچە هیجری ڕاهبەر سۆحا مەجبور بێ بچێتە ئەو شاخ و داخە و تەدارۆکاتە شەڕە موسڵحانە بوێنێت و دەست خاتە ناوی شارەکان و دەست بخاتە ناوە بینە قاقای جمهوری ئیسلامی و ڤیرۆسە کۆرۆنا خاتە ناوە مەجلسی و پادەگانە نەزامی و یاڵا ئەم شێوە بە مچە هیجری ناکرێ کورە بابە مچە هیجری تێ هەڵدریاگی کە کەیوا لە ئاستە و قسانە کورە مچە هیجری قاسملود و هەفتە هەناردیویە خەتم مقدەم ژنەکەی چوو سەعاتی فینگوهڕی کردو بەلای قاسملو بێرێتیوە بەخشی بۆ خاترە ژنەکەی یا ئەبەی مۆتەدی ئەسەی حاجی ئیبراهیمە عەلیزادە ئەم بێشەرەفە تۆخمە کۆمۆنیستە بەچکە مارکسیستە ناچێ بێژێ من پرۆلوتر ئیبراهیمە عەلیزادەم پێم مێژن سە ئیبراهیمە عەلیزادە یا مەسەڵەن تێ هەڵدریاگێ کەس ناوی هە سەڵاح الدین نەمازووجی چووگە دینەکەی پاکردگەس و سەڵاحی نیاگە سەقەی خۆی سەڵاح تۆ سەڵاحە چیت بازووکە سەڵاحە سەر تۆ سەڵاحە چیت دێ ئەم دینتە بۆ لە خۆت لابردگە دێ لاو بردە یەکسەرە نابوو بکردایەوە ئینگلز سێ ئەمانە مشتێ تێ هەڵدریاگە بەچکە ڕعیەتە ماڵە ئەربابن ئەرباب ساحێ و قودرەت خۆ بەر بووگنە گیانە ما بەقێ ئەم مردمە وە چێو ئەکەونە گیانە ئەمردمن لاو بچی خراویەکەی تو بۆ لێوانە شێوی تو بەڕاستی و باپڕینە مەڵووی کۆرۆنا کشتمانەخوا کۆرە کۆرۆنا مردمی خواردەگە تۆ حاڵیتە مردم گرفتار بووگە مردم گشتی گرتی مردم تەبعات دوای کۆرۆنایش نابوو تریەکات ئەم مردمە برسیە فەقیرە منزورم هەر سەق زوبانە نییە منزورە مەسفەهان و کرمان و سیستانیشە منزورم مەشهەد و مازەندەرانیشە منزورم سلێمانی و هەولێر و کەلار و خانەقەینیشە تۆ ئەیان کەیتە ماڵ لاو بانشین دەستمان بشۆرین بان نەمرین تۆ بۆت مهمە بمری یا نەمری مەچە تۆ 8 نەفەرە نەداوە کوشت لە ڕاسان مەچە درۆزن کوا 8 نەفەرەکە دان تۆ کوشت سەرکەوت و کاوەی جوان مرد و تیمەکەی قەرەسەقەل و کوان یاڕۆکان وا ئەوێسیان 12 نەفەر کوژیاون لە کێدەشین و سرودی نیشتمانیان خواند و واوە چیان پێات تۆ بۆ 8 نەفەر داوە کوشت ڕاسانەکە فەوتیا کوا ڕاسانەکە مەچە تۆ گیانە مەردم بۆت مهمە مەچە کوان یارە و گووری لاکانە سەرە چیاتان و کوتری و بەری خۆت دەدەین و کوان ئەم کۆمۆناڵ بازەکانەی بەری خۆت دەرە بۆ هێزێک گری لایەمەیە و مەچەکێمەیە و قەناسەوە دەسەکان پیاگیان هەڵەتەکان بێ بچۆن کۆرۆنا بخە گیانە مەردم دەی بچۆ بیخە گیانە دەوڵەتە ئێرانی مەردمە کوردەوار گشتی گرتگێسی ئەزدەم کۆرۆنای گرتگەم بچۆ ببیسی مصاحبەیە ئاغایە مەعاونە وەزیرە بێداشتی دانیاگە ژێت ئێمە فکرمانە کرد ئەم فڵانزاس دێر زانیمان کۆرۆناس وەختی زانیمان تەمام ئێران گرتگێسی پس ئێوە وەختی ئەوێنن مەسەڵەن لە شارە سەقەزا لە شارە سنا مشتێتی هەڵدریاگە پۆفیوستێنەوەنە دەمە مەردە قساکەن بەڕاستی ئەو دەوڵەتی شوێ بە مردمە نانبات و بەڕاستی وشی ماسک بێریت و بکاتەنای دم مردم و مردم بچێتە ماڵ و بەگیانمان حیبزوێت کورەتی هەڵدریاک ئاوە تۆ ملە کردگەسە پوت ڕانتە خۆی لەسەرە ڕاند گەورە بووگی لە ژێرە دەسە ئەربابا پاشە خوانەکەی ئەخوای کاورا ڕۆژێ 10,000 دەفە بەڵای خراوتر لە کۆرۆنا ناوی خیابان بێدا ڕۆژێ 1 ملیۆن دەفە دەوڵەت ئێرانی تەجاوزەکە بە حقوق بە وجودی بە کەرامەتی بە عیزەتی بە غروری وای پێاتکە خۆی لە بیر چووگە وای پێاتکە ڕووی نیە بنوارڕەتەعانیە خۆی تەماشا بکە وای پێاتکە لە حەقی زیندگی کردنە بێزار بووە تۆ گەرەکتە لە کۆرۆنا بیترسێنی پێبێژی بزانم کاممانەوەن لە حەقی قەرزیە پاییزی وای پێبێژی
جمهوری ئیسلامی بۆ وەڵینبار لە تاریخ خۆیان قەرارگایەکی دانیاگە بەناوە کۆڕۆنا قەرارگا مەرکەزە فەرماندەهیە مرکزە فەرماندەهی جمهوری ئیسلامی وسا هەروە درو خودعە و نفرەت و ئەوانە هەنێ ناوە ئەحمەقانەیە یا بەقەی خۆی وایان مهای من سەفیران شیعە بە دنیا مەسەڵەن قەرارگاه ڕەمەزان قەرارگاه سامن الحجاج مثلا قرارگاه خاتم النبیین مثلا قرارگاه حمزة سید الشهداء باوەڕینبار لە تاریخە قەرارگایەکی سکولاری دروست کردگە ناوەکەی سکولارە ئەگەر ئێمە تەجروبەی جمهوری ئیسلامی قەدیممان وایە جمهوری ئیسلامی ئیستا ئەمیانی ناو ئەنیا قەرارگاهێ ئیمام محەممەدێ باقر یعنی دانیشی فرەی هەست ئیمام محەممەدێ باقر تۆجۆکەن جون ئەمانە معتەقدن ئیمامە شەشمیان و ئیمامە پەنجومیان ئینسانهای باسەوادێک بوون یا قەرارگاهی ئیمامی سادق مەسەڵەن ئیمامە سادق بە پزیشکی ئیمامە سادق و ئەچووە گژێ قڕۆنا بەڵام بۆ ئەوەی تاریخە ناوێکی سکولاری نیان کە سەقی خۆی کورە جمهوری ئیسلامی موشک دروستەکە ناویانێ سجیل بەڵام ئەم دەحبە بەرامبرە دوژمنێکە تەرەفوگە ناتوانێت پێی بێژێ سەهیۆنیستی و ئەمریکایی و ئەمانە ناوت تاجی بۆی دانیاگە کۆڕۆنا تەکیا دەرەکە بێ وە فەعالینە جامعەی مەدەنی وە ڕەهبەرانە ئەحزاب کەوتە گرنگیانە مەردم ئیستا کێ هەڵ ئەگەڕێت و بە خەڵکە سلێمانی ئێژێ حکوومەتە هەریمە کوردستان خیلی وەرچەرخانێکی گەورەس خیلی دەستکەوتێکی عەزیمە ئەو خەڵکی سلێمانیەوە هاڕیا بن و فاسد بوون و ئەخلاقیان لە دەستداگە و حەچێکیان بۆ نەماگەسە و بڕێکیان کۆچەرین و بڕێکیان لە دەریای ئێژە ئەخنکێن و بڕێکیان بەدەم فەقر و نابوودەون و بڕێکیان لە تاووایە گراوە هەزار قۆڕیات بەسەریان تێت ئەو خەڵکە سلێمانیە پێیان دەژن حکوومەتە حەلیمە کوردستان نیعمەتی ئیلاهی بوو بەخشی ڕاپەڕینی هاتە کاکە سەدامدا لەبیر نییە فرە و حەشت نابوو کاشیش و عەمەڵتی هەڵەبژە کارە خۆیان بوو کاشی و عەمەڵتی ئەنفال کارە خۆیان بوو هەر ئەم ئەحزابە ئیدعا ئەکەن هەنێ ئاغا و ئاغاوات بەناوە جاش وەختە پێشمەرگایەتی کۆمەکە ئەمانیانە کردگە هەر ئەمانە ئیدعاکەن استخباراتە عێراقی یەکی لە قەویترین استخباراتە زەمانە خۆی بوو لە مەنتەقا وەکو موساد وەکو تلاعاتە ئێران قەوی بوون زۆر یعنی سەدام حوسێن کاورایەکیە کرد و جاش هەر میزان ئەسلحە و پوڵی پێدا ئاماری لە دەسانە و دەری بێریە ماغا لەکوێ ئەسلحەوە تەحویلی کێدا ئەسەن بێژین کاورای جاش فرە ئینسانێکی زەرنگ بوو یعنی نفوزیە لە ناوە ئەم ئاغان نەبوو گزارشە ماغا با بوو با خودە سەدامەیدا بیراوە یەکێتی و پارتی کارکردە یەکێتی و پارتی چ بوو کارکردە یەکێتی و پارتی ئەوە بوو تو ئەتوانیم کوردەوارە پێی نابوت بکەی مردم کۆچ بێتە شارەکان لادیەکان و کوردەواری پێ نابوت بکەی شیمیایان لێ بەیان فاریان بکەی لە بینیان بەری دەبێ هەبن کارکردیان هەست نۆکەرانە ماڵە ئەربابن ئەمانە نێرا قەڵەشێتەوە ئیستا زانیت بۆ مەسعود بارزانی وە جەلال تاڵەبانی نانێشت ماڵ ئەرباب خراو بوێ نیانهێشت بەغا لە بەینچێ نەچوون تەبەنە سەرە بەغا بگرن حەدیان چییە ئەرباب نەخۆش کەوت کە ئەربابی تر بێرین بخێنە سەری جێ خۆی لاو ماڵەکەمان خۆشە و پاشەقوانی واتیا و لباسەکەمانی کوێکە و ئەم خەڵکە گاوباوکە داوای چییەکە زۆر یاوەرگە بۆمان ئەمانە خەریکن بە خەڵکی ئێژن حکوومەتە حەلیم دەستکەوتێکی گەورە بوو بۆ تۆ دەستکەوتە گەورەس تۆ ژێگەت گەرمە تۆ پاشەخوانە خۆی پاشەخوانی ونی و لە ١١٢ پولی نەوتمان بۆ تێت و چ بکەین و دێگەرەوە نەوێن چ بکەین و ئەمرین و کارە ئێوەز
خەڵکیش سەرزەمینی چوو، کەرامەتی چوو، عیزەتی چوو، ئازادی و خەلاقیەتی چوو، ژیان و پرۆسەیەکی ئینسانی کە ئەیتوانی تەجروبەی کا و تەیی کات و لەزەتی لێ بوات بەدەست چوو. تۆ بۆ خاتری ئەمەی کە لەبەر شۆمینەکەی ئەربابە پاڵڵێت و کەنار سۆبەکەی دانیشیت، تەمام ئەم سەرزەمینە و ئەم مردم کردە قوربانە سۆبەکەی ئەرباب و دیوەخانەکەی ئەرباب. خەڵکی سەقز، خەڵکی پیرانشار، خەڵکە ئیلام و کرماشان، یانەی کەتیان بکەنەدانەوە ماڵ نەوکەرانە ماڵە ئەربابن، نانە خۆیان کەم دیێت، ماڵە ئەرباب ئاگر بگرێت، ئەوان جانەیرن بە خەفەن عادەت کردنە و تەختە فلزیە ناوە ماڵە ئەرباب، ئەوانە عادەت کردنە و پەسمەندەیە سفرەی ئەرباب. وەختی وە توی شان گشتمان کۆرۆنا گریم، تۆ بگری کۆرۆنا مهم نییە، تۆ خەیری وەختە کۆرۆنا گردیدە، تۆ وە کۆرۆنا کەسیفتر جمهوری ئیسلامی گردیدە، دەوڵەتە ئیرانی گردیدە. ڕۆژێک وە یادت نیەتێت، ڕۆژێک بوت ئینسانی زندگی کردویت، ڕۆژێک بوت کە تەعەڕوزە گیانت و تەعەڕوزە کەرامەتت و تەعەڕوزە ئینسانیەتت نەکردوین. تۆ یادت نێتێت هەی جمهوری ئیسلامی وەنەوەی چەوت ئابان مانگ هەزار وەی مردمە خستە ناوە خیابان و کەسی نەزانێت جەنازەکانیان هاکوورە، هەزاران نەفەر برد کردیانە ناو زیندان و کەسی نێزانێت هانەکوورە. ئەڕایەکی وەی بیشەرەفەی لە نادوەی وە بویشت ئافەتە جمهوری ئیسلامی لە مقابلی بوسیێن ئەڕای گیانە خۆدانیشیم وەگەردی هەمکاری نەکەین، وەگەردە مؤسساتەکەی هەمکاری نەکەین، چون یەشتی و پەیداکەی وەی ئافەتە هەی منەدە و کۆرۆنا 102 کوشی، جمهوری ئیسلامی 199 کوشی. ڕۆژی 4 دەفە دەست بشور وە کۆرۆنا، وەلی کەسی نەهاتووە ئیوە بیشی ڕۆژی 2 دەفە دەستدان وە جمهوری ئیسلامی بشورین. نەوینە بەسیجی، نەوینە نەوکەرە ئیرانی، دەوڵەتە ئیرانی، کەسی نات نەوەت نەونە کارمەندیان، کەسی نەوەت ماسک بوەسین، ماسک توواین چە بکەیم، ئافەتە کۆرۆنا هاتیە لطفە ناینەوە خیابان، کەسی نەوەت ئافەتە جمهوری ئیسلامی هاتیە نەچینە دادگەستەریەکانی، نەچنە بانگەکانی، نەچنە کەڵانتەریەکانی، کەسی وە پیدان نەوەت مامورە دەوڵەتە ئیرانی دین تۆفەریان بکەن، وای تکس بکەن ئەمەلیان وەتە پیدان مەرتۆ ئافەت وە گەورەی وە کوشەندگی وە نابودگەری جمهوری ئیسلامی و دەوڵەتە کۆرپۆریشنی ئیرانی سوراخ دیریت. شناسی بەو بشمارەین، بەو بشمارەی تا مردیەکان بشماری من، بەو بشمار ئاسیبەکان بشمار تا ئاسیبەکان بشماری من. چی بێت ئەکاکی باوکم، تۆ وا لە مەهابادا پاڵە داگەسەوە وا ئەتکەنە ماڵۆژن داوت و خەڵکی مەهاباد زۆر باسەوادە و بەڕاستی زۆر بە باکلاسە و خەڵکی مەهاباد شاری قازی محەممەدە و یەکەم پێگەی کودایەتی بووت و کاشی باوکم کاورا بۆی مهمە تۆ ساڵم بمێنی. تۆ تەمامی عمرت خۆتت کتمان کرد لەو مەهابادە، تۆ تەمامی عمرت تورکە چاو پێکە و خۆتە تەخفیفدا، شکڵە تورکوی پێت نێژن کوردە بێ کلاس، تۆ ئەوەڵ دەحفل لە تورک خۆتە حەشاردا، پاشان لە فارس و ئێرانی کۆرپۆریشنە ئێرانی، تەمامە عمرت سعیت کردم گوناحە مەهابادی بوون و کورد و سونی بوونتە داشۆری خۆت ئەوەسکەی بکەویتە خۆش خزمەتی لەبەرەوەی نانخوای، تەواو عمر سەیە کرد کراوات بۆسی پێت نێژن دەهاتی.
سعید کرد زوانت پاکەیت و سلسلە مەراتبی قسەکەن کە پێت بێژن با ئەدەبی تەواوی عمرت تەحقیر کریایی بووی تۆ جاش بووی تۆ خوێڕی بە هیچ کویش نەگەیدا بە هیچ مەقامێ نەگەیتا فێرتیان کرد پاشخوان بخۆی پاشخوان هەرم ئابان مانگە لە مردم هەزار لە ناوم خیابانە کافت بە هەزاران کەس گیریان وانە زندانە ژن و مناڵەکانیشیان نانیان نێبی خوێن جنازەکانیشیان باوکەکانیان پوڵی نەبوو بێریەتیانەوە بەڵام یەک نەفەر لە ئێوە فەعالینە بە شەرەف جامعەیە مەدەنیتان نەهات بێژێ خەڵکە مەهاباد ڕۆژی 14 دەستان بشۆن لە جمهوری ئیسلامی تۆ ئیستا ڕۆژە 20 دەستە ئەشۆری کۆرۆنار لێت نەدا 102 بکوژێ تۆ بێژە 110 جمهوری ئیسلامی 199 کوژێ پێتی سابت کەرگای کوژێ ڕۆح دەکوژێ ڕەوانە دەکوژێ کەرامەتە دەکوژێ ئینسانیەت و ئەخلاقت ئەکوژێ عاتفت ئەکوژێ جسمت ئەکوژێ تۆ لە بەرامبەر ئافەتە جمهوری ئیسلامی بۆ ڕۆژی 12 دەستە نەشۆرد بۆ ناتن پێتان بێژن دەست بشۆڕن بۆ نانوت ماسک بکەنە دەم و چاوتان لە بەرامبەر ڤایرۆسە بەسیج و سپای پاسداران و بانکەکانی و دانشگاکانی و معتەمدینی و سلبریتیەکانی بۆ پێتانیان نەوت بوو لە ئافەتە جمهوری ئیسلامی کوشەندەتر و قێزەونتر و عفونی تر دەخۆ لە کۆرۆنا خراپتر شیوع و پیا کردبوو وای پێ کردووی لە ناو ماڵەکە تا زاتت نییە نتوقبەی 40 ساڵە 41 ساڵە تۆ خۆت سانسورەکەی ئەوە نەت خۆت سانسور کرد عادەتت کردگە بە خۆ سانسوری عادەتت کردگە بە زوانە سەریح قسە نەکەی عادەتت کردگە یەک عمر ئەوان لە تۆ متەنەفرن و تۆ لە خۆت متەنەفر بووی زاتت نییە من بیاتە دەروونت بیتە دەرو بێریتە سەری زوان بخاتری ئەوەی موجه جلوەکەی ئێشی شیرین قسەکەی بۆیە دروست ئەمەی تۆ ئێژیتی قسەی کاورای کوردەوە بە کەرەکەی وتی دەی قوڕەکە مەکێشە با بزانین پاییزێ کێ ئەوەن لە حەقی قەرزە چ فەرقێگەکە کەرە کاوراوێ کەرێ تەڵەبکار وێوە ئەیوا لە حەقی قەرزە ئێستا بۆ ئێوەیان خزانگە سەناوە ماڵ بۆ ئێوە نایەنە دەرەوە نایەنە بازاڕ زندگی ناکەن بۆ ئێوە ئەگەر مەرگێ پەخش کریا گەسە و بەم جامعە بەشی ناکەن بەسەرە کارمەندەکانە دەوڵەتە ئێرانی هەرو دەمە قۆپان لە پێ وا لە شارە مەهابادەژ بەڕاستی گیانی مردم مهمە ئەوە نۆکەرە ماڵ ئەربابە ئەوە لە پای سفرەکەی ئەربابە دانیشێت ئەو بۆی خۆش نییە ماڵەکەی ئەربابار بگرێت چون سەختەکەی خۆی لە دەسەدات چون پاشخوانەکەی خۆی لە دەسەدات بەڵام ما بەقی خەڵکە مەهاباد وانە بەڵام ما بەقی خەڵکە سەقز و بۆکان و پیران شەر و دیوان دەرە و شنۆ و ماک و سەلماس و ورمێ و وانیان ئەوانە هاوڕیاکەکانە ناو خیابانن ئێستا ها لە تاریخە خوێن نوێژن معجزەیە خوا هات لە ئەدیانە خوا تۆفانەی هەنارد مێشولەی هەنارد بۆ نەمرودی خست خۆیان هاوردیان خۆیان بڵاویان پێدا خوا هاوردی چینی بردی لە ئێرانە دوو دەوری داوە کۆرۆنا هاتکە بچێ بە حەڵقە هەر پازدارێک و هەر گەوادێکی کۆرپۆرێشنە ئێرانی یا ئەیخاتە زەحمەت یا لولی ئەکا چونە مفسدینە ئەم قودرەتیان بۆ فەساد گەرەک بوو بۆ سێکس گەرەک بوو بۆ خواردن گەرەک بوو بۆ تەتمیعکردنە فەنتەزیهای
لەزەت بەخش جنایەتکارانەیان گەرەکیان بوو. ڕۆح و ڕەوانە چەپەڵە کەسیفیان و لەشە کەسیفیان فوویەکی کۆرۆنای لێکەی وەکو سەگ ئەیان تۆپێنێ. شیرازەی دەسەڵاتیان کۆرۆنا قێزەونەکانیان لەناوە خیابانەوە بە چەک ئەوێسیان و ئەیاندا بەسەر ژن و مناڵە ئینسانە کوردی و ئینسانە ئەم سەرزەمینە و وەختی میلە ئەسڵحەکانیان ئەکێشا و وەختی سپەڕەکان و سپرەیەکانیان دەرهاوردەیان کردە چاو و وەختێک ئینسانە کوردی ڕەقسە مەعەللەقیە کرد لەناوە ئاسمانگا و ئێوە تەماشایەن تەماشاتانەکردن. ئەو ئافەتە خەیلی کەسیفتر و کوشندەتر لە کۆڕۆنا بوو. کێ خەریکە ئێوە واتە ناوە ماڵ؟ مەچەی هێجری، حیزبی دموقراتی کوردستانە ئێران، حیزی دموکرات، حیزی کۆمەڵە، ئەوانە خەریکن ئێوەوە نەماڵ. فعالین جامعەیە مەدەنی خێرخواهێ دڵسۆزێ با کلاسێ شارێ مەریوان، شارێ سەقز، شارە سنە. بەڕاستی ئێمە لە ناویم جامعە ئیشی ساڵم زندگی بکەین، خەڵکمان بێ گەوا باوک جامعەی تۆ درۆ لێیداگە تۆ سکوتە کرد، جامعەی تۆ ئافەت لێیداگە تۆ سکوتە کرد، ئیعتماد اجتماعی لە ناو جامعە نەماگە، مەعامەڵە ناکرێ، ژن و ژنخوازی ناکرێ، عشق و عاشقی ناکرێت، محیط کاملە نائەمنە، کەس بە کەس ئیعتمادی نییە، کوڕ بە برا کوڕ بە باوک نێسی، باوک بە کوڕ نێسی، برا بە برا نێسی. جامعە 1 ملیۆن ئافەتی لێ دەریاگە بێ شەرەف و جامعە نەماگە، تۆ ئێژیاتکی سەڵامەت جامعە پارێزی تێ هەڵ دەریاک، تۆ ئێژی سەڵامەتە جامعە پارێزی. تۆ لەکوێوی وەختی ئەمە ئافەتانە دای لە جامعە؟ وەختی پیای جامعە خەسیە، خەساندیان، تۆ خەساندە. هێشتا تەعەڕوزی پێ بکەن و دەنگ نەکا، تەجاوزی پێ بکەن و دەنگ نەکا، ماڵی بوون و دەنگ نەکا، سەرزەمینی بوون و دەنگ نەکا، مەراتعی بوون و دەنگ نەکا، خاکی بوون و دەنگ نەکا، ژنی بوون و دەنگ نەکا. تۆوات پێکرد تەجاوز پێکریاگەکەی ماڵە ئەرباب، لەژێر ڕانە ئەرباب خەفتگ، تۆوات پێکرد گەوات. ئێستا بەناوە پاراستنی گیانە مردم لە دەسە کۆرۆنا مردمە خزانگە سەناوە ماڵ، قەرارگاهێک کۆرۆنای عەلی خامنەئی بە موەفەقیەت ئەم پێچە تێپەڕێنێت و گیانە نەنەت تێ ناپەڕێنێت و گیانە نەنەت چ دەستکردە خۆتان بێ چ دەستکردە تەبیعەت وا ئەم مێشوو لە کەوت کەسە گیانتان هەڵتانە تەکێنێت. ئەم مردمە ئەگەریش ئێرادەی تیانەما ئێرادەی تێتێتەوە. ئێوە بە درێژایی 41 ساڵە ڕابردوو، بە درێژایی 100 ساڵ ڕابردووی کۆرپۆریشنە ئێرانی و عێراقی و تورکی و سووری مردمانە ئەم سەرزەمینتانە لە بەند و قەید و ترساندن و فۆبیا گیردا و خەڵەتاندنتان، بە موسیبەت خەڵەدانتان، وتان بمیر دەڕاه خدا بمیر بەرادەر، دەڕاه خدا بمیر کاورای کورد، تۆ با کلاس بمرە با کلاس بمرە با پێت بێژن کوردها با کلاسند بمرە. ئەچمێشە مقاومەت مەکە لە چ سوورکەوە خۆت بانکەرەوە خۆت بخەمڕێنە و بابا ئەمریکا پێبێژێ فەرە کوڕێکی خاسی بمیر بەرادەر دەڕاه خدا بۆ مافیە مرۆڤێ بمرە. جورئەت نەکەی بێژی من لە ماهیەتە کوردیە خۆم و ئینسانیە خۆم دفاعکەم و لەسەر زەمینە خۆم و لە کەس و کارم و لەم وڵاتە و لەم کولتورە و لەم تەنەوعە و لەم ئینسانیەتەی کە من هەمە. جورئەت دەکەینا بمرە لە ڕێی خوا بمرە، دەڕاحەت سیڤیلایزەیشن بمرە، دەڕاحەت تەرەقی بمرە، دەڕاحە ئەمن و ئاسایشێ جامعەی جەهانی بمرە. بمیر بەرادەر وەکو سەگیان بە لە ژێرمانە، بووە قەح بووە، بووە لەشفرۆش بووە، گەواد بووە، بێشەرەف وای کە بی قوچی گەرۆ بۆ نظام سڵتەی جەهانی با پێت بێژێ کوردها they are brave people good fighter. هەڵخەرەوە بە دیارە ترامپا تی هەڵدریاکە گەوا باوک
تۆ هاتکی گیانە مردم حفزکەی لە بەرامبەر ئەم ئافەتانە بۆ گیانە مردم حفز نەکرد هاتکی لە بەرامبەرە کۆرۆنا حفزیکەی تۆ لە بەرامبەرە نظامە سوڵتەی جیهانیە حفزی ناکەی تۆ لە بەرامبەرە ئینقیاد و ئینزەبات و ئینحیسارە حفزی ناکەی بە گژە کۆرۆناچی سپرەیەکەی بە دار و دیوارە سەمپاشیەکەی کەوا باوک تۆ بە یەک دەحفە نەتوانی سەمپاشیە ڤیرۆسەکانە جمهوری ئەسلامی بکەی بە شەق لە شارە جوانڕۆ و سەقز دەرتان کردایە و لە شارە سنە و کامێران دەرتان کردایەنە تا ئاتکی ڤیرۆس پاکەیتەوە خەڵک نەمرێ گەوا باوەک ڤیرۆسەکەوا لە کەنار دەستاوا لە قەرارگای سپا لەناو شارەکەتا وا گولەکانی کرد بە حەڵقە ڕۆڵەکانە و شارەوە کوشتنی وا ڕەقسە جنازەکان و معەلەقیان بە ناو ئاسمانگە و لە بیر و خاترە هیچ کام لە ئێمە ناچێتەوە وا بە مەلاین لە ئێمە ئاوارە کریا و نابود بوو تۆ ئاتکی ڤیرۆس لە ناوە کوچەکانە کوژی تۆ خەریکی کێ گۆڵە دەی تۆخمە زۆڵ تەجاوز پێکریا گەژێرە تەختە ئەرباب شەوێ لە باوەشە ئەربابە نەوی ئاوسەکە لێدە ئەشێوێت حەلیمە کوردستان بمێنێت خەڵک حاڵیان خراو ئەوێ تۆ چیت بەم خەڵکە نەکرد غوروریانە نەشکاند کەرامەتیانە نەسەندلیان فاسدیانە نەکرد بێئرادەیانە نەکرد سەرزەمینە لە بەرچاویان خست کەرامەتی خۆیانت لە بەرچاویان خست بچووکترین تعریفیان لە خۆیان نییە نەشێت تۆ گیانە مەردەمە پارێزی بێشەرە تۆ گیان پارێزی نەمایش اقتدارە دەی ئەترسی ڤیرۆسە کۆرۆنا خسڵەتە مەردم بگۆڕێ ئەترسی مەردم ناگەهەن ترسی لە مەرگ نەمێنێت مەرگە سات بڵاوەی پێدریاگە ئەو ترسەی وا تۆ کۆنتڕۆڵە دەکرد لە دەستا بوو دەمە مەردەمە پێداخست بوو ئیشتە تەقسیم کریاگە سوحا لە حەوا وەکو لاتاری عەمەڵەکە مەردەمەکە بەرەو ئەوە ئەچێت برسێتی فشاری بۆ هاوردگە نفاق فشاری بۆ هاوردگە هاڕیانە 100 ساڵەی وانە گیانە خەریکە ڕەفتارەکەیە گۆڕی ترازیە دانە بەدارەتان هەڵەکێشێەوە پێستانەکەنێت تۆ لەوە ئەترسی نظامە سوڵتەی جیهانی لەمە ئەترسێت تاریخ بەشەرە عەسرە حازر بە تۆ ئێژێت ئەم بەشەرە کە تەبەقەیە ئیلیتی بوو وتی دەسم بە عیلمگەی کە دنیای مۆدێڕن دروستەکەم لە فاوست گۆتەوە گەلەکی بۆ خۆی بنێتە جێگەی خوا لوسی فەرشەیتان لێ ئەترازێ بازی مەواقع وەکو تەمامە تاریخە سوڵتەی کۆرپۆریشنی لێ ئەترازێ خراو لێ ئەشێوێت خۆی باییەوێ فکرەکە هاچیشتە لە کۆنتڕۆڵی ئەمێنێتەوە تەسەور ناکە ئەو مەردمەی وا تەجاوزی پێکرد وە هاڕی وا بە ملیۆنها ساعەت کاری لەسەر زەهنیەتی کرد فاسدیکە وەختێ ئاخرین پەسەندازی ئاخرین دارایی کلەشی بوو کەوتە تەهدیدێکی واقعی سیمای پوشاڵی و چەپەڵە کەسیفە حاکمیەتی بۆ زەقتر دەرکەوت ئەو جار هیچ حاکمیەتێ ناتوانێ بەری پێ بگری ڕەفتاریە گۆڕی دەوڵەتە ئێرانی بە شدەت ئەترسێ بۆ یەک قەحبەکانی جامعەی مەدەنی خسکەسە گیانە مەردمەوە مەردم کەنەماڵە بۆیان تا قەرارگاه کۆرۆنا پرۆژەی ئایەندەیە ئێران سکولار ئیمپراتۆریە دروستکە بەسەر شانە مەردمەوە ئەم جارەیش بۆ سەدەها
نۆکەرە ئیبن نۆکەرە ئیبن نۆکەرە ئیبن نۆکەر بسازێت. ئێمە بە درێژایی ئەم مێژوای ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ بەحسمان کرد کەمانە گەرێکیانە چی بکەن بە ژیانە مردم و ژیانە مردم بۆ خاص نییە تەوزیحمەدا. بزانین خەڵکی کوردەوار ئەرک و وەزیفەی ئێمەی ڕۆڵە ئینقلابیەکان ئەم سەرزەمینە ئەمەسە لە بەرامبەر دوژمنە سپاوی مردم بەڕێخین لەشکەر بکێشین و لە ئەووەڵ سپا بوێسین لە بەرامبەرە هێزە چەپەڵە تەعاونیە ئێرانی و عێراقی و تورکی و سووری و کۆرپۆریشنە جودۆ کریستیانەتیە جەهانی. باوەڕمان ئەمەسە کە جامعەیە ئێمە لە درازاییە تاریخە بە نەریتە مردم و بە بەزەییە کوردی بەڕێوە چووگە فکری ژەکەین مردم خۆی باشترین متۆدە ئیدارەی جامعەی هابەدەسەوە، باشترین متۆدە بازار و متۆدە اقتصادی دروست ئەکات. ئێمە هاتگین دوژمن لە وجود پاککەینەوە. ئێمە بەجێوە فکرمان نەکردگەسەوە. ئێمە نەمانوت کە ئێمە عەوقڵایە ئێوەین بهترین مدڵمان وا پێ ئێوە خۆشبەختکەین. ئێمە فکرەکەین تەلاشە جەمعیە ئێوە و بیرکردنەوەی ئێوە لە سەعادەت و خۆشبەختی، لە چۆنیەتی بازرگانی کردن، چۆنیەتی ئیدارەکردن، چۆنیەتی دروستکردن پوڵ، مشارەکەتە ئاخادە ئینسانە کوردی لە سەرزەمینە کوردەوار ئەتوانێت وڵاتێکی دەوڵەمەنی ئاوات خواستەگە گشت کەسێ دروست کات. چون عیلم وا لە لای هەرچی کەسە، زانست وا لە لای هەرچی کەسە، ئەزمون وا لە لای هەرچی کەسە، خەلاقیەت وا لە لای هەرچی کەسە و ئاواسە تۆ جامعەیەک دروست ئەەکەی کە ئەم جامعە لە تەمامە زەرفیەتەکانە خۆی بە شێوەی 100% ئیستفادە ئەکات لە ڕێگەی بەختەوەری و لە ڕێگەی کامەرانی خۆیان. ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ جریانە ئینقلابیە لە بەرامبەر دوژمن، لە بەرامبەرە هەرەوەی کە چارەنووسە ئینسانە کوردی، حیاتە ئینسانە کوردی بەرەو تەهدیدەوات و بەرەو نەمانەوات و بەرەو نابوودیەوات. ئەوانەی کە تێن تۆڕەهات بۆ ئێوەیژن، ئەوانە نۆکەراونە ماڵە ئەربابن، ئەوانە تەجاوز پێکریاگەکان ژێرە تەختە ئەربابن، ڕەهبەرانە حیزبی و حیزبەکانیان، فعالینە جامعەیە مەدەنی، ڕووناکبیر و ڕۆژنامەوان، فارۆق تەحسیلانە و ئەساتیدە دانشگا بچن گەوا باوکەکەی زیایەدینی لەم کۆڕۆنابازیە خەیەکە مجەسەمە دانێ بەسەر ئاویەرەوە 15 متر نەمادە مقاومەتە مردمە کورد. یەکێنێ لێ پرسێت دیاردریاگە گەوا باوک مقاومەتە مردمە کورد دەربەرابەرە کێ؟ دەربەرابەرە کێ؟ دەربەرابەرە جمهوری ئیسلامی، دەوڵەتە ئێرانی؟ دە ئێمە گەر نەمادە مقاومەتە ملەت و کوردت دەرمەقابڵە جمهوری ئیسلامی، جمهوری ئیسلامی چۆن بوجێدابۆتەوە تۆ ئەوە دروستەکەی بەسەر ئاویێرە؟ نەمادە مقاومەت دەرمەقابڵە کوردە، کورد دەرمەقابڵە کورد، ئەوە نەمادە سپاس، نەمادە پێشمەرگەهای موسڵمانە. نەمادە دەمە قۆپان لە پێی وەکو تۆز گەوا باوک لە بەرامبەر ڕۆحە کوردیە. ئەرێ بۆ کەسێ لە تۆ ناپرسیە مجەسەمەی تۆ نەمادە مقاومەتە دەرمەقابڵە کێس؟ دەمە قۆپان لە پێ تخمە سپا، حیزە سپا، تۆ چۆن قارەمانی ئەم مردمەی؟ بە پوڵە سپا پاسداران مجەسەمەی 15 متری دائەنی نەمادە مقاومەتە مردمی کورد دەرمەقابڵە کێ لە ئاوێرە تۆ نەمادە وادانی؟ لەزا تێ هەڵدریاگانە نۆکەرانە ماڵە ئەرباب وەگیانە نەنەتان وەگیانە حەزرەتە عەباس، ئەم تۆ بەمەریە و تۆ بەمەری نییە.
ئەسباب بزانن کۆرۆنا بنیانتان هەڵەتەکێنیت با خوی خەڵکی بتت بگۆڕی با ترسە لە مەرگیان وەختی مەواجه ئەون تەکە مەرگا بیان گۆڕێت ئەو وەختانە بەدانەتان بەدەست هەرم مەردمە سەزا ئەدرێن دەوڵەتە ئێرانی ناتوانێت پرۆژەکەی بواتە سەر و ناهێڵن بڕاتە سەرەوە تۆ هەر بێ خەڵک بگەوچنە بچوو پێشەوە دەوڵەت باید پول بدێ بە مەردم دەوڵەتیش پێ وعدە بدا بژی و 7 ملیۆن نەفەر پول میدیم و ڕۆقەن میدیم و نون میدیم و وعدە بدات مانگونی مێ 2 مانگ مەڵ مەردم خاتە ناوە ماڵ تا مەردم عادەتەکە مەردم عادەت ناکە مەردم ناچێتە ناو ماڵ ئەو نییە حەپەڵ دێت و خەڵک ناچێتە ناو ماڵ ناچێت فرێش فشار بێری ئەم دەفە بەدان تیکە تیکە دەکەن لە خیابانە خۆت و سپات و ئەرتەشت و نەهاتای ئەمنیەتی ئەم خەڵکە تا زەمانی تۆ توانی تەسەوور بکەی کە بەسەریان و زاڵی کە بترسن کۆرۆنا ئەمڕۆ وحشەتی هەمەشەگی کرد هەمەگیر کرد ئەم وحشەتە تۆیژشێ لە خۆتی بکەی بعد مدەتێ ئەم زندگیە گەرمە تۆ هەست و ئەو نیسی ئەو تێرێتە دەرەوە مەجبورە کاتۆش بێتە دەرەوە یەخە بەتەوە بێ و یەخت بێگری ئێوە خۆ فرەتان جوولەکەتان خۆشگەرەکە جوولەکە بازن گشتتان بچن داستانە نەمرود دافێتر بخوێنەوە مێشولەکەی نەمرود بخوێنەوە زەمانێ مردم لێتان هەڵگەڕێتەوە تەسەور نەکەن مردمێک کە 100 ساڵە خەریکن نابودیەکەن فاسدیەکەن وا لێتان هەڵەگەڕێتەوە